سنوور سلااوت لێ بێم کاتت باش ئێستا لە بەرۆی چەند کاتژمێرێک تێپەڕیەوە بەسەرکردنەوەی فیستیڤاڵی هەنار لە هەڵەبجە ئێرە زۆر قەرەباڵغتر بووە پەیتا تا بێت زیاتر خەڵکیشیان لە تەواوی شارەکانی کوردستان و ناوچەکانی کوردستان و تەنانەت دەروی کوردستانیش وە بەدەر لەمانەش کۆمەڵێک کار و چالاکی تر بەڕێوە چێت یانی پێشکەمێک کۆمەڵێک کۆنسرت بەڕێوە چوو لەلایەن کۆمەڵێ مناڵی چاوگەش کە گۆرانی ئامانم گورجیانەوت بەڕاستی زۆر تایبەت دوو هەڵپەڕکێکی زۆر جوانیشیان کرد جا من ئەمەوێت لەگەڵ یەکێک لەو کۆمپانیانی کە لێرە بەشداری کردووە بە بەرهەمەکانی بەرهەمە خۆماڵیەکانی ئەمەوێت میوانجاری بکەم و زانیاری تەواوی لەوەربرم کاک دیار محەممەد بەڕێوبەری بەشی مارکتینگ و فرۆشتنی یەکێک لەو کۆمپانیانی کە لێرە بەشداریان کردو خۆشحاڵم کە ئامادەیت لەگەڵمان زۆر سپاس بۆ جۆناب ئەمێ بزانم ئێوە سەرەتا لە چیەوە دەستان پێ کرد و ئێستا گەشتون بەچی؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و بەخێر بن بۆ فستیڤاڵی هەنار ئێمە وەکو کۆمەڵگەی خۆراکی ڕاستان کە بەشێکین لە هەڵەبجە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە سەرەتا لە ساڵی 2018 بە زەیتی زەیتونی ڕاستان دەستمان پێکرد کە کارگەیەکی خۆماڵی و تەنانەت زەیتونەکەش هەر لە کێڵگەکانی هەڵەبجەوە بەردەستەخەینەوەی کەین بە زەیتون و دواتر ئەم ساڵ الحەمدوللیلا بە خۆشحاڵیەوە کارگەی شیرەمەنی ڕاستانمان تەواو کرد واتە لە ماوەی 2-3 ساڵ کارکردن لەسەری ئێستا بەرهەمەکانمان تەواوی هەوڵ دەدەین بڵاوی بکەینەوە لە تەواوی عێراقدا ئینشاءالله. زۆر باشە کاک دیار ئەگەر پێم بڵێ چەندەم جارتە بەشداریەکەی لەم فستیڤاڵەیە؟ یەکەم ساڵتانە بەشداریەکەن؟ نەخێر بە دڵنیاییەوە لەگەڵ فستیڤاڵی هەنارێ ئێمە ساڵانە بەشداریمان هەموو ساڵێک بەشداریەکەن بە دڵنیاییەوە بەڵام ئەم ساڵ بۆ ئێمە فرسەتێکی زۆر گەورە بوو لەبەرەوەی توانیمان لە ڕێگەی ئەم فستیڤاڵەوە بەرهەمە شیرەمەنیەکانی ڕاستان بناسێنین کە کارگەی ڕاستان پێم خۆشە کەمێک باس لەسەر کارگەی ڕاستان بکەین کە کارگەیەکی شیرەمەنی گەورەیەک یەکێکە لە هەرە کارگە گەورەکان لەسەر ئاستی عێراق و ناوچەکان کە توانای وەرگرتنی شیری خاوی تقریبان 1200 تەن هەیە و توانای بەرەمهێنانی 750 تەنی هەیە لە ڕۆژێکدا کە یەکێکە لە هەرە کۆمپانیا گەورەکان لەسەر ئاستی عێراق و ناوچەکە و بە خۆشحاڵیەوە ئێمە سنتەری شیرکۆکردنەوەماندانەوە بۆ ئەوەی هاوکاری جوتیارانی ناوچەکە بکەین ئاژەڵدارانی ناوچەکە بکەین ئەتوانین لە سنتەری شیرکۆکردنەوەکان شیرەکانیان لێوەربگرین و بەرهەمە شیرەمەنیەکانی ڕاستانی پێ دروست بکەین. زۆر باشە جێگەی دڵخۆشیە کابینی لە کوردستان ئەم کارگە گەورانە دروستکراون کە بتوانین ینی خاوەنی بەرهەمی خۆمان بین ئەمەوێتەوە بزانم تا چەند پێ دوایە بوونیە فستیڤاڵانە کاریگەری باشی لەسەر بەنمونە خاوەنکاری وەکو جەنابتان بۆی کە بەرهەمەکانی بە هەم خەڵکی تەواوی کوردستان و هەم دەرەوەش بناسێن یانی ئەزانین ئێرە هەموو جۆرە کەسێک ڕووی تێکە لە هەموو چین و توێژێک ئەمە دەرفەتێکی زۆر باشە. بە دڵنیاییەوە دەرفەتێکی زۆر گونجاو بۆی ئێمە کە لەم قۆناغی ئێستەمانە ڕاستەوخۆ گوێ لە کڕیارەکانمان بگرین گوێ لە بەکارێنەرەکان بگرین بۆی هەر تێبینیە هەر فیدباکێکیان هەبێت لەسەر کواڵەتی و تام و شێوازی پاکەیجینی بەرهەمەکانمان ڕاستەوخۆ خۆمان گوێیان لێ بگرین و ئێمە بەرنمەیەکشمانەیە کە فری سامپڵ ئەین بە خەڵک تێست ئەەکەین بۆی ئەو فیدباکانەمان پێ بگاتەوە بە زووترین کات. زۆر باشە بەپێی ئەزمموی جنابەت کە ساڵانە بەشداریەکە لەم فستیڤاڵە پێ دوایە ساڵ لە دوای ساڵ زیاتر بەرەو پێشەواچێ؟ بە دڵنیاییەوە ئەم ساڵ زۆر ڕێکخراوترە زۆر باشتر ڕێکخراوە ئیشەکان زۆر الحەمدوللیلا باشترە و سپاس بۆ دەستگا ڕاگەیاندنەکان بەڕاستی ئەوانیش زۆر هاوکار بوون لە هێنانی خەڵک بۆ ئەم فستیڤاڵە. زۆر سپاس دەکەم ئەگەر پێم بڵیت بەرهەمەکانیەوە هاوردی دەرەوەکرێت ینی لە دەرۆژ فرۆشی یان تەنها لە ناوخۆیە وەکو قۆناغی سەرەتا ئێمە نزیکەی 45 ئایتممانە بێت 45 بەرهەمانە بێت لە دۆ لە ماس لە بەرهەمی شیرەمەنی و یەکێک لەوانەی کە ڕاستان جیا ئەکاتەوە کارگەی ڕاستان وەکوتم شیر کۆ ئەەکەینەوە بەڵام لە هەمان کاتە خۆمان پرۆژەیەکی ئاژەڵداریمانەیە بە ناوی بزنی سانین کە هەر ڕاستانی ناوە ئێمە لە بزنەکان شیر و پەنیری ڕاستان پەنیری بزنی هەیە کە یەکێکە لە تایبەتمەندیەکان و یەکێکە لە هەرە جۆرە دەگمەنەکانی پەنیر کە ئەتوانم بڵێم لە ناوچەکە یەکێکە بێت لەو کۆمپانیانی کە تاکە کەسە ئەم بەرهەمەی هەبێت و کۆمەڵێک ئەجیزە و تەکنۆلۆژی تازە بەکار هاتووە کە ئەمەوێ ئەوەش بڵێم بەڕاستی سەرمایه‌داریەکی زۆر باش لەم پرۆژەیە کراوە پرۆژەیەکی نیشتیمانیە و هیواداری ئینشاڵڵا بتوانین چۆن ئەم کارگە گەورەیە دروستکراوە ئاواش بتوانین بە بازارکردنی بۆ بکەین و لە تەواوی عێراق لە قۆناغی یەکەما دابەشکاری بۆ بکەین هەڵبەتا چەند قۆناغێکە قۆناغی سەرەتامان ئێمە ئەمانەیە لە هەڵەبجەی خۆشەویست و
لە سلێمانی و شارەکانی هەرێمی کوردستان دەست پێ بکەین دواتر خواروی عێراق دواتریش دەرفەت بڕەخسێ خۆمان ئامادە بکەین بۆ هەناردەکردنی لەبەرەوەی توانای کارگەکەمان توانایەکی زۆر گەورەی هەیە. دەستەکانت خۆش بە کاکتیار محەممەد لەگەڵ مامەدە بووی سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ سنوور ینی فستیڤالی پاییزە و هەناری هەڵەبجە ینی هەمیشە دەرفەتی زۆر باش بۆ خاوەن کارەکان و بۆ کەسانی دەستڕەنگینە ڕخسێنە بووی کە بتوان لێرە بەرهەمەکانیان بە خەڵک بناسێنن و ساغی بکەنەوە. هەڵبەتە بە تایبەت لەم چەند ساڵی کۆتاییە مەسەن جوتیارەکان یان خاوەنکارەکان زۆر بێخەمانەتر بەشداریەکەن لەوەی کە لە چاو ساڵانی مەسەلەن سەرەتاکانی دەستپێکردنی ئەم فستیڤالەیە بەوکاری و ێزانی ئێستا زیاتر گرنگی پێدرێ لە دوایەوەی لە کابینی نوێە ئەم فستیڤالە زیاتر ئیهتیمامی پێدرا. تا ئێستا بارودۆخەکە بەم جۆرەیە منەگەڕێمە لای تۆ سنوور و لە نشرەکانی داهاتوو لەگەڵتان دەبم.